ڕێگەی دانانی ئیجراعات و قوانینی نوێ زۆر قوانین بەسەر کەرت تایبەتدا فەرز بکە، بەسەر کەرتی گشتیشدا فەرز بکە کە خەڵک بتوانێت بە شێوازێک یعنی ئەو پاشماوایی کە لە مەقسەد لە داوائرەکانی حکومیدا هەیە یان لە شەریکەکاندا هەیە کەم بکرێتەوە، زۆر کەم بکرێتەوە، وای لێ بکرێت کە ئەوەی کە دەشمێنێتەوە دووبارە بەکار بهێنرێت. پێویستە هاوکار بێت لەگەڵ ئەو کارێ هەروەکو بینین کە چینە سەیرانگەکان پاشماوەیەکی زۆر بەجێمێنێت یاخۆت هەر ماڵێک لە گەڕەکەکان پاشەڕۆیەکی زۆر بەجێمێنێت کاوەش هاوکارێکی سەرەکیە بۆ پیسبوونی ژینگە. هیوادارم حکوومەت و خەڵکیش هاوکار بن لەگەڵ ئەو هۆشداریکردنەوە ژینگەیە با زیاتر ژینگەی خۆمان پارێزین بۆ وڵاتەکەی ئێمە زۆر جوانە هیوادارین میپارێزین هەمومان پێک. من وەکو تاکێک لە خۆمەوە یەکەم هەنگاو ئەبێ دەست پێ بکەم کەوەیە ئینسان خۆی تاک بۆ خۆی وشاری ژینگەیی هەبێت بۆ ئەوەی بتوانێت ژینگەیەکی باش و زەویەشی جوان کە پڕ بێت لە سەوزایی لە دەوروبەرمانە هەبێت و تەندروستێکی باشترمان هەبێ. ئەوەیە کە خۆی بە کلتورکردنی سەوزایی و دارودرەخت بینە ناوخۆمانەوە کە لە چیا خۆی بینێتەوە لەوەی خۆی بینێتەوە تۆ لەگەڵ بەدەستهێنانی هەر ئیشێکی باش یان هەر سەرکەوتنێک نەمامێ بچێنە شوێنە سەوزکە.